جازیزان ئێمە بەردامە بین لەگەڵتان ئەزانین لە وەرزی بەهارە هەندێک هەستیاری هەیە زیاتر ئەکات و بە تایبەتریش ئەوانەی قورگولوت و گوێ یاخود ئەوانەی کە هەستیاری چاوی ئەمانە زۆر زیاترەکە یاخود زۆر کات هەستیاری لەسەر پێستیش دروستە بێ بەڵام لەو تەوەرەی ئەمڕۆ خو لەم تەوەرەی ئەمڕۆیە کە ئێمە باسی لێواکەین باز لە دروستبوونی هەستیاری چاوەکەین با بزانین هەستیاری چاو چ پەیوەندیەکی بە وەرزەوە هەیە کێن ئەوانەی کە زیاتر تووشی هەستیاری چاوە بن یاخود ئەو نیشانانەی کە پەیوەندیان بە هەستیاریەوە هەیە لەگەڵ نەخۆشی و گرفتەکانی چاوە چۆن جیا ئەکرێنەوە بە شێوازێکی گشتی یاخود کەم خەوی ئاری یاخود زۆر ماندووبوونی چاو ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر هەستیاریوانە زۆر ئەخورێ و ئەمانە تا چەند پەیوەندیان بم بابەتەوە اینجا بۆی کە زۆر بە چڕ و پڕی لەسەر بابەتەکە گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجەی عەزیزەوە میوانداری بەڕێز دکتۆر ناز عوسمانمان کردو کە بەڕێزیان خاوەنی بڕوانامەی دکتۆران لە نەخۆشی نەشتەرگەریەکانی چاو دکتۆر ناز سڵاو لێبێ ئەم کاتە باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆ لە هەڵەبجەی عەزیزەوە وەڵامی پرسیارەکانمان ئەیتەوە سەرەتا پێمان بڵێ هەستیاری چاو بە تایبەت هەستیاری وەرزی چاو مەبەستی چییە؟ هەستیاری چاو بۆی هەیە لە هەموو کاتەکانە ڕووبدا بەڵام بە تایبەتی لە وەرزی بەهار و هاوینە زۆرتر ئەبێ واتە نیشانەکانیان لەو دوو وەرزەیە قوڵترە بێتەوە لە هەموو تەمەنێکی شابۆی هەیە بۆچی لەم وەرزەیە زۆرتر قوڵە بێتەوە دکتۆر ناز؟ بەڵێ لەبەر ئەوەی کە گژوگیا لەم وەرزەیە زیاتر گەشەکە و هەروەها گوڵەکانیش زیاتر دەپشکن ئەمە وای لێ ئەکا کە ئەو کەسانە هەستیاریەکان زیاتر ببێت. دکتۆر ناس جارێکتر سڵاو قۆڵبارین و گیاندارە ماڵیەکان چ کاریگەریەکان لە دروستبوونی هەستیاری چاو هەیە زۆر جاڵن گیاندارەکان بەهۆی وەرینی تووکیانەوە هەستیاری چاو دروستەکان ئەو خۆڵبارینەی کە هەیە هەستیاری چاو دروستەکە ئەمە ڕاستە لە ڕووی زانستیەوە؟ بەڵێ بۆی هەیە کاتی خۆڵبارین ئەوانەی کە بە تایبەتی خۆیان هەر هەستیاریان هەبووە لە کاتی خۆڵبارینەکە هەستیاریەکان زیاتر ئەبێت یاخود ئەوانەی کە هەندێک ئاژەڵی ماڵی لە ناو ماڵەکانیانە بەهۆی ئەو تووکەی کە هەیەی بڵاو ئەبێتەوە بۆی هەیە هەستیاریەکان زیاتر بکات بەڵام شەرت نییە هەموو کەسێک بەم دوو شتە هەستیاری پیا بکات. باشە نیشانەکانی چین دکتۆر بۆ منە تەنها سووربوونەوەی چاو بەسە یان هەندێک جار نیشانەی تری بەدوایە دێت؟ بەڵێ لە زۆرترین یاخود باوترین نیشانەکانی بریتە لە سووربوونەوەی چاوەکە بۆ هەروەها خوراندنێکی کەمی لەگەڵایە هەندێک جاریش ئاو ئەکات چاوەکە ئەگەر بێت و هەستیارەکە تەنها پێڵۆی چاوەکەی گرت بێتەوە زۆر جار ئاوساویش دروست دەکات زۆر جار سێرەکی کەسەکان سەردانی سەیرانگایەک یا شوێنێکەکەن کتوپڕ چاوێکی ئاوسێت ئەمە بەهۆی ئەوەیە کە ڕاستەوخۆ ئەو مادەی کە پێی نەکەوتو یا هەستیاری پێی هەبووە بەرچاوی کەوتووە وای لێ کردووە کە ئاوساوێکی بۆ دروست بکە و زۆر جاریش بە شێوەیەکە کە ناتوانێت چاوی بکاتەوە. زۆر باش دکتۆر ناز بۆ منە جیاوازی چێ لە نێوان هەستیاری چاو لەگەڵ نەخۆشی و گرفتەکانی تر لە ڕۆی نیشانەوە بە تایبەتر بۆ نمونە هیچ نەخۆشی و گرفتێکی تر هەیە کە نیشانەکانی نزیک بێ لە هەستیاری چاوە چۆن جیاکرێتەوە ئەم دوانە؟ بەڵێ هەستیاری وەکوتمان سووربوونەوە و ئاوسان و هەروەها ئاوکردنیشی لەگەڵایە و خوراندن بەڵام هەندی حاڵەتی کەش هەیە کە لەوانەیە هەر کەسەکە سووربوونەوە ئاوکردنی بۆ دروستکە بۆ نمونە وشکی چاوەکان کە ئێستا زۆر باوە و لە زۆر خەڵکیشە ئەم حاڵەتە ئەبینین بەهۆی زۆر بەکارێنانی شاشە و هەروەها کەم خەویەوە وای لێ ئەکات کە چاوەکەی سوور بێتەوە ئاو بکە زۆر جاروا ئەزانێت کە ئەمە هەستیاریە بەڵام خۆی لە ڕاستیە نەخێر وشکی چاوە هەنێ حاڵەتی کەشمان هەیە کە مەترسیدارترە بۆ بڵێ وشکبوونەوەی چاو زیاتر بەهۆی بەکارێنانی شاشە و ئامێرە ئەلکترۆنیەکان کەم خەوی ئەمانە ئەبنەوەی وشکلی یا خۆت کەسەکە نەخۆشیێکی درێژخایەنی هەبێ بۆ ئەوانەی شەکریان هەیە یا ڕۆماتیزمیان هەیە. باشە دکتۆر ناز شەو نووسووە و عیبی نەبووە باشە بەیانی هەڵەستێت لە خەو لە پڕێکا سیرەکات چاوی بە تایبەتی سەر پێڵۆکەی ئەستوربوونەوەیەکی سوور و کوڵی گرەیەکی سووری تا دروست بۆ خەریکە چاوی داخرێ لە کوردەواری خۆماناڵێ قنچکە سڵاوەیە ئەم ناوە هەیە لە کوردەواری خۆمانە نازانم ناوی تری ئەگەر هەبێ هاوڕیانم پێم بڵێن ئەوە بەڕاستی پەیوەندی بە هەستیاری چاوەوە هەیە؟ لە ڕاستیە نەخێر قنچکە سڵاوە یاخود ئەو ئاوساویە بچووکەی کە لە بەشێکی پێڵۆی چاوە دروستە بێ ڕەبتی نییە بە هەستیاری چاوە بەڵکو ئەمە
جۆرێکە لە هەوکردن کە زیاتر بەهۆی بەکتریاکانە دروست دەبێت لەوانەیە کەسەکە دەستکاری چاوی کردبێ و دەستی پاک نەبوو بێ ئەو سەلکی مۆوەکان یاخود کە ئەو بەشەی کە پەیوەندی بە بڕژانگەکانەوە هەیە بۆی هەیە ئیلتیهاب بکات و ئەو چۆن جیای بکاتەوە لە هەستیاری چاو یعنی هەست بکە هەستیاری نییە و ئەوەی میکرۆبێکەوە تووشی بووە. ڕاستە قنچکە سڵاو عادەتەن ئازاری لەگەڵایە بەڵام ئەوانەی کە هەستیاریانی هەست بە ئازار ناکەن تەنها تۆزێ ناڕەحەتیەکی کەم یا ئاوساوی یاخود ئاوکردنیە بێ. زۆر باشە دکتۆر نازە ئەو کەسانەی کە هەستیاری وەرزیان هەیە بە تایبەت لە وەرزی بەهارە بوون لە قورگولوتیانە بە تایبەتتر ئەشێ ئەم هەستیاری قورگولوت بگوێزرێتەوە بۆ چاویش تا چەند پەیوەندیان بەیەکەوە هەیە. ڕاستە زۆر جار ئەو کەسانی کە هەستیاری چاویان هەیە بە دڵنیاییەوە هەستیاری قورگولوت و گوێشیان هەیە یعنی شتێکە پەیوەندی بەیەکەوەیە کاتێکە وەرزی بەهاریەت زیاتر پژمایان ئەبێت پێستیان خوران و حساسێتیان بۆ دروست دەبێت هەندێک جار قورگیان ئەخورێ یان هەست بە ناڕەحەتی و قورسیەک لە گوێچکەیان ناکەن هەمان ئەو شتەش ڕەبتی هەیە بە چاویشیان. باشە ئەم هەستیاریە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگوێزرێتەوە؟ نەخێر هەستیاری ناگوێزرێتەوە پەیوەندی بە خودی کەسەکە خۆیەوەی. باشە ئەو کەسانی کە بەرزی فشاری خوێنیانێ بە تایبەت بەرزی فشاری چاوبوورە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر هەندێک ئەو نیشانانی کە بەڕێزت باسی لێوە کەوتە وەکو وشک بوونەوەی چاو ئەمانە کە نزیک بێت لە هەستیاری وەرزیەوە. بەڵێ ئەوانی کە زەختی چاویان هەیە پێویستیان بەوەیە کە بەردەوام قەترەی چاو بەکاربێنن بۆ ئەوی زەختەکەی ڕابگرێت ئەم قەترانە خۆی لە خۆیان زۆر جار چاو وشک ئەکاتەوە بۆی هەیە کەسەکە هەستکا چاوی سوور ئەبێتەوە. ئەمە لایەنێکیان لایەنێکی تری ئەگەر بێت و کەسەکە کتوپڕ لە ناکەو زەختی چاوەکەی زۆر بەرز بێتەوە کەمە حاڵەتێکی ئیمەرجنسیە چاوەکە زۆر سوور ئەبێتەوە ئازارێکی زۆری ئەبێ بینینیشی تەڵخە بێ کەسەکە بەمە ئەتوانیت تا ڕادێک جایکیتەوە لەوەی کە ئەمە نیشانێکی ئاسایی نییە یاخود هەستیاری نییە. باش دکتۆر ناز هەندێک کەسێ هەستیاری بەرامبەر بە ڕووناکی هەیە وابزانم لە زانستی پزیشکیشدا فۆتۆفۆبیا وەکو ناوێک نراوە بۆ ئەم بابەتە هەستیاری ڕووناکیش هەمان نیشانەی ئەم هەستیاری چاوی هەیە واتە هەمان سووربوونەوە و خوران و ئەم بابەتی هەیە یان جیاوازە؟ هەستیاری بە ڕووناکی لە زۆر کەسا ڕوئەیە بە تایبەتی کە لە شوێنێکی تاریکەوە چێتە شوێنێکی زۆر ڕووناک بۆی هەیە کە هەستیارێکی بۆ دروستکە بەڵام بە جۆرێک نییە کە کەسەکە وا ناڕەحەتکە یا سووربوونەوەیکی زۆری پێوە دیار بێ لەوانەیە هەندێک ئاوکردن لە چاوەکە دروست ببێت یا هەندێک جار کەسەکان کە ئەشنە بە ڕووناکیەک یەکسەر پژمەیەکیان بۆیێت کە ئەمە جۆرێکە لە ڕەتفعلێک بەرامبەر بۆ ڕووناکی کە بەرچاوی کەوتووە. زۆر باشە دکتۆر ناز اینجا ئێمە زۆر کات بەوە ڕاهاتوین چاومان بۆ نمونە بخورێ یاخود هەر شتێکی بێت ڕاستەوخۆ چین لە دەرمانخانەکان قەترەیەک بێ یاخود زۆر کات مەڵحەمی چاو ئەمانە زۆربەی زۆریشی لە ماڵەکانە بوونیان هەیە ئایا ئاساییە هەر گۆڕانکاریەک لە چاو هەبێ ئێمە خۆمان قەترە و مەڵحەم و کۆمەڵک بابەتەیە بەکاری بێنین یاخود نەخێر پێویستەکە پزیشک ببێنێ ئەو کاتە بەپێی حاڵەتەکە دیاری بکرێت چی و باشە بۆ ئەوەی کە تەندروستی چاو جارێکتر بگەڕێتەوە. لە ڕاستیە بەکارهێنانی دەرمان هەر جۆرێکی دەرمان بێت بەبێ ڕێنمایی پزیشک هەڵەیە بە تایبەتی قەترەی چاو کە چاو ئەندامێکی زۆر ناسکی جەستەیە زۆر جار ئەو قەترانەی کە تۆ وەری ئەگری لە دەرمانخانێک لەوانەیە گونجاو نەبێ بۆ حاڵەتەکەی تۆ ڕاستە لەوانەیە بە شێوەیەکی کاتی کەمێک لە نیشانەکانێک کەم کاتەوە بەڵام هەندێک جار مادەی وای تیادایە بۆ نمونە مادەی کۆرتیزۆنەکان کە ئەمانە لەوانەیە بەعکسەوە خراپتر بێت و کەسەکە زەختی چای بەرز کاتەوە لە مەودایەکی درودرێژیش ئەگەر زۆر بەکاربێت لەوانەیە ئاوی سپیش دروستکە بەر ئەوە تاکە قەترەیەک کە نەخۆش بتوانێت خۆی بەبێ ڕێنمایی پزیشک بەکاری بێنێ قەترەی شێدارکەرەوەکانە کە پێیانوترێ فرمێسکی دەست کرد. باش دکتۆر ناز هەستیاری وەرزی ئەم نیشانانەی هەستیاری چاویش دروست ناکات ینی ڕەبتێکی ڕاستەخۆ لە بینیانە هەیە یان نییە؟ هەستیاری چاو لەگەڵ ئەو حاڵەتانی تریشات تۆزێک نیشانەکانیان لە یەک ئەچێت لە ڕووی سوورکردنەوە سووربوونەوە ئاوکردن بەڵێ بەڵام وەکووتمان هەندێک جار بوونی ئازار یاخود تەڵخبوون لە بینینە ئەتوانیت کە جیایکەیتەوە یان جاری وایە کەسەکە هەوکردنێک لە چاویا دروست بۆ ڕیپۆق ئەکات کە ئەمە جیای ئەکاتەوە کە ئەمە هەوکردنێکە نەوەک هەستیاری. باشە هەستیاری بەرامبەر بە دووکەڵی ژانی هەندێک یان بۆن
هەندێک جار بە کەسانێک بە دووکەڵی کاتن لەو دەشتا گۆشتێکە برژێن هەر ئەوەنە دووکەڵێک خوا نەخواستە بچێتە لوتیانەوە ئیتر ئەو سەیرانیان لێ تێکە چێ یا بۆنێکی بانزین بکەن ئەمەیان چیە دکتۆر؟ ئەو کەسانە کە خۆیان هەستیارن بێگومانە بێ خۆیان بە دوور بگرن لە بۆن و دووکەڵ تەپوتۆز هەروەها ئەو خانمانش کە لە ناو ماڵەکانیانە مەوادی پاکەرەوە بەکارێنێت کە ئەمانە ڕێژەیەکی زۆر مادەی کیمیایی زۆر بەهێزی تیا بەکارێنرێت کە زۆر جار هەڵمێک دروستە کا جاروە بە چاویش نایبینی بەڵام کاریگەریەکانی لەسەر چاو و هەروە قورگ و لوتیش زۆر دەرەکەوێت. زۆر باشە دکتۆر ناز بۆچی زۆر کات کە تووشی پەتای وەرزی ئەبین هەستێکی ئەم پەتاوەرزیە ئەشیاد لە چاو ئاوەکە چاو ئەخورێ ئەمانە پەیوەندیان بە پەتاکانەوە چییە بۆ نەبۆچی ئەم نیشانانە لە چاوا دەرەکەوێت؟ بەڵێ زۆر جار ئەو پەتانی کە کەسەکە تووشی ئەبێت زۆربیان ڤایرۆسین هەمان ئەو ڤایرۆسە بۆی هەیە کاریگەری لەسەر سپێنی چاویش دروستکە واتە نیشانەکانی لەوێش دەربکەوێت کە کەسەکە سووربوونەوەی ئەبێ هەندێک جارێش ڕیپۆقێکی کەم دروست ئەکات چاویان کە ڕەبتی هەیە بە هەمان ئەو ڤایرۆسی کە تووشی بووە یعنی هەمان شتە زۆر باشە کاتە بەکارهێنانی چاویلکە بە تایبەتر لەم وەرزەی ئێستاە تا چەند هۆکارێکە بۆ ئەوەی کە چاوەکانمان پارێزین لە توژبوون باستیاری وەرزی و لە تەپوتۆز و ئەم بابەتانەی ترکە هەیە. بەکارهێنانی چاویلکە بۆ هەموو تەمەنەکان پێویستە مناڵ بە یاخود گەورە بە تایبەتیش ئەگەر دەرچوونێکت هەیە یان ماوەیەکی زۆر لە بەرتشکی خۆرای ئەو کەسانەی کە کار و ئیشەکەیان بەو جۆرێکە ڕێژەیەکی زۆر تشکی خۆر لێیان ئەدایە خۆت هەستیاری هەیە خۆی کەسەکە و ئەزانێت کە ئەم حاڵەتی هەیە بێگومان بەکارهێنانی چاویلکەکە ئەیپارێزێ لەو زۆر باشە لە چ کاتێکا دکتۆر ناز گرنگە کە کەسەکان سەردانی پزیشکی پسپۆر بکەن بۆ نمونە من ساڵی پارتوشی ئەم هەستیاری وەرزیە بووم بڵم هیچ چارەسەرێکی نیە هیچ حەلێکی نییە تا وەرزی بەهار تەواو بێت اینجا وردە من باشە بم بەڵام ئایا خاڵەکەیە کە ئیتر ئەم کەسانە ئەبێ بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆر بکەن بۆ وەرگرتنی چارەسەر کە چ نیشانەیەکیان لە چاوەکانە بینی بێن؟ ئەو کەسانی کە هەستیاریان هەیە پێش ئەوەی کە وەرزی بەهار و هاوین دەست پێ بکە باشترە پزیشک بیان بینێ هەندێک قەترەی تایبەت هەیە ئەتوانین بۆیان بەکاربێنین کە وەرزەکە دەستی پێکرد نیشانەکانیان زۆر کەمە بێتەوە یاخود ئەتوانی بڵی هەر نامێنێ ئەوە لەلایەکەوە ئەوانی تریش کە کتوپڕ وایان لێ و پێشتر ئەم حاڵەتیان نەبووە بە دڵنیایی و هەموو حاڵەتێکی چاو پێویستە پزیشک بیبینێ وەکو باسمان کرد زۆر جار لەوانەیە هەستیاری نەبێ یاخود بابەتێکی زۆر مەترسیدارتر بێت. زۆر باشە ئەو بۆنانی کە بەکارەهێنرێت بۆ نمونە بە تایبەتر بۆن خۆشکەری ماڵ ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر زیاتربوونی ئەم هەستیاریە یاخود بۆم پەیوەندی بە چاوەنیە بەس بە تەنها کار لەسەر ڕێڕەوی هەناسەدان و ئەم بابەتانە ئاکات. ئەو کەسانی کە هەستیاریان هەیە بە بۆن بە ئەکیدی بۆ چاویشیان هەر هەمان کاریگەری ئەبێت زۆر بەکارهێنانی ئەوانە هەمووی مەوادی کیمیاویە لە ماڵە هەتا بتوانێت بە ڕێژێکی زۆر کەم بەکاربێنرێت یاخود ئەگەر ئەو کەسە خۆی ئەزانی و کە هەستیاری هەیە باشترە هەر بەکار نێت لە ماڵەکانیانە. زۆر باشە کەواتە بە شێوازێکی گشتی ئایا هیچ پشکنینێک هەیە کە دەری بخات کە ئەم کەسانە ئێلێرجێک یاخود هەستیارێکی وەرزیان هەیە پێشوەختە بۆ ئەوی کە بە کوردێکی خۆمان مشورێکی خۆیان بکەن و حاڵەتەکان لێ خراپتر نەکات؟ زیاتر پێشینەی مێژووی ئەو کەسە واتە هەستریەکەی مهمترە کە ئەو کەسە پێشووتر ئەو حاڵەتی هەبووە و زیاتر خۆی لە بارودۆخەکەی خۆی تێئەگات ئەوە لە هەمووی گرنگترە ئەگینا بڵم پشکنینێکی تایبەت هەیە پێمان بڵێ ئەم چاوی تۆ هەستیاری هەیە بەم شتە نەخێشتی وامان نیە. زۆر باشە بەکارهێنانی کۆمپیوتەر و مۆبایل و ئەم شاشانەی کە زۆرتر بەکارهێنین تا چەند حاڵەتەکانی هەستیاری وەرزی بە تایبەتر زیاترە کات و خراپتریەکات؟ شاشەکان بۆ ماوەیەکی زۆر کە بەکاربێنرێت بە تاکید چاومان وشک ئەکاتەوە ئەو وشک بوونەوەیش نیشانەکانی خوراندن و هەروەها ئاوکردنەکە زیاتر ئەکا لە کەسەکەیە باشترێکە ئەگەر بتوانێت یاسای 20 بەکاربێنێ واتە ئەگەر 20 دقەیەک چاوی سێری شاشەکەی کرد 20 دقە دوای ئەوە ڕێستێک وەرگێت سێری شوێنێکی دوور بکە تاوەکو تۆزێک وشکی چاوەکەی کەمتر بێت و نیشانەکانی نەمێنێ. پرسیارکەم دکتۆر ناز زۆرێک لە خانمان عەدەسەی چاو هاوێنەی چاو بەکارهێنن واڵێن دوای بەکارهێنانی ئەم عەدەسەی چاوە
تووشی خورانی دەموچاو با بڵێن چاو و پێڵووی چاو ئەبین پەیوەندی هەیە بەکارهێنانی هاوێنی چاو؟ بەکارهێنانی هاوێنی چاو تایبەتمەندی خۆی هەیە واتە بێت کەسەکە زۆر وریابێ لە بەکارهێنانی لە پاک و تەمیزی لە کاتی دانانی لە کاتی لابردنی و هەروەها لە کاتی کە پاکیشی ئەکاتەوە بە گیراوەیەکی تایبەت ئەبێ زۆر وریابێت زۆر جار بەکتریایەکی زۆر بچووک لەسەر ئەم کۆنتاکت لێنسە ئەگەر هەبێت و کەسەکە بە شێوەیەکی باش داینەنێ یاخود ڕۆژاویەکی بچووک لەسەر گلێنەکەی دروستکە بۆی هەیە تووشی ئیلتیهاب و هەوکردنێکی زۆر گەورەی کا برین لەسەر گلێنەی دروست بکە بە تاکیدیش ئەوانەی کە کۆنتاکت لێنز یاخود هاوێنەی دەستکرد بەکارهێنن چاویان ئەگەری وشکبوون و هیلاکبوونی زیاترە. باشە با بچینە لای چارەسەرەکان دکتۆر ناس زۆر کەسەیە کە کێشەی توشبوونی هەستیاری چای بۆ دروستە بێ زیاتر دەرگا لە خۆی داخاو لە ماڵەوە ئامێنێتەوە ئەوە تەنها وەکو چارەسەرێکی بەدیل تەماشاکرێ یاخود نەخێر ئەتوانرێت بچێتە دەرەوە بەڵام بە بەکارهێنانی هەندێک دەرمانی تایبەت یان هەندێک ڕێنمایی کە ئێستا جەنابەت بۆمانەخیتەوە. وڵا دکتۆر ناس پێشەی کە باسی چارەسەرەکان بکەی پێم خۆشە لەسەرەوە بمێنینەوە ئاری باسی هاوێنی چاوی کرد ئێمەی خانمان میکەپ زۆر بەکارێنین ئایا جۆرەکانی میکەپ کاریگەریان هەیە لەسەر زیادبوونی ئەم هەستیاری چاوە اینجا دواتریش باسی چارەسەرەکانمان بۆ بکەیت. خانمان نیکەن باشترە. زۆر باش. ڕاستی میکەپکردن یعنی لەگەڵ خانمانە دووشتی دوانەیەکی لێکدانە بڕاون یعنی ناتوانن نیکەن لەبەرەوە باشترە کە ئەو جۆری کە بەکارێنی کوالیتیەکی بەرزی هەبێ و هەروەها زۆرترین جارەکانیش بتوانین کەمترین میکەپ بۆ ناو چاو بەکاربێنین بەتایبەتی ئەوەی کە جاران هەبوو کلیان بە ناو چاوە ئەهێنا ئەوانە بەکارهێنین لە دەروی چاوە هەندێک ماسکارە هەیە کە بەکارهێنی دکتۆر ناسەستەکەی ئیتر چاوەکە وردە وردە بەرەو خوڕان و ئەم بابەتان ناڕواکەواتە ئەشێت بەم جۆرەیان تۆ هەستیاری تەبێت وایە ئێمە پیا زیاتر کەمتر کێشەیە و شتانەمانێ دکتۆر هەستی شەکەم هەستیاری چاو زیاتر لای خانمانە وایە؟ بەڵێ بەتەکیید لەبەرەوەی بەرکەوتەی خانمان لەگەڵ شتەکانی دەوروبەر زۆرترە هەم لە ماڵەوە پاکەرەوەکان کاچین بۆ سەیران و دەشتیش زۆرترین زیاتر خانمان خەریکە بن و کارەکەن و حەزیانەیە لە ناو گژوگیا ڕسمەگرن و ینی بەرکەوتەمان زۆرترە و ئەو لایەنێشی کە باسەکرد وەکو میکەپکردن ئەوەش هەرخۆی و ئەو جۆری ماسکارانش کە تۆ باسەکرد بە تایبەتی ئەوانەی کە وۆتەرپروڤن واتە بە ئاو ناڕوات ئەمانە زۆر خەتەرن لەبەرەوەی زۆر جار پاشماوەیەکی زۆری ئەمێنێتەوە بە بڕژانگەکەەوە کە دواتر هەستیاری زۆرتر دروستەکە. جاوڵای شار کار لەوەیە نەماوە بە ماسکارە برژانکانمان درێژکەین و بڕێکین زۆر برژانگ دانین ئەو سیکۆتینەی کە ئەخرێتە سەر ئەم برژانگە ئەمە چ کاریگەریەکێ بێ لەسەر چاو دکتۆر ناس؟ بەڵێ ئەو سیکۆتینە مادەیەکی کیمیاییە تۆ ئەیدەی لە برژانگەکە بۆ ماوەیەک بە چاوەکەەوە ئەمێنێتەوە پاکی ناکەیتەوە واتە لێ نابێتەوە بۆ فترەیەکی زەمەنی بە تاکید هەم زەرەر لە برژانگەکەی خۆت ئەیە کە سروشتێکی خۆت کە زۆر جار لەوانەیە ڕەگی مۆکان هەر لە ناو بەرێت و کەسەکە برژانکانی هەڵبووەیە بێ لەوەی کە لەوانەیە هەستیاری و حساسێتیش دروستکە. دژەخۆر کاریگەری هەیە دکتۆر ناس بەکارهێنانی دژەخۆر و نزیک بوونەوە لە چاو برژانگ و برژانگ برۆ نا زۆر کاتەر نزیکیەکەیتەوە لە چاو ئاوە کات دژەخۆر بزەبت دژەخۆریش خۆی هەر لە ماوەدی کیمیایی دروست کراوە بەڵام ضرورە کە بەکاربێنرێ بۆ هەموو دەم و چاواتە پیاڵۆکانیش لێ بدرێ بەڵام بە جۆرێک نەبێ زۆر نزیکی خەتی برژانگەکە ببیتەوە وە لەوانەشە هەندێک مادەی تیاابێت کەسەکە پێی نەکەوێت باشترە بیگۆڕێ ئەگەر هەستی کرد لە کاتی بەکارێنانە چاوی ئاوەکایە ئەکزێتەوە. باش اینجا ببینە لای چارەسەرەکان هەندێک چارەسەرمان پێ بڵێ بۆ ئەوی کە ژیان لە خۆشمان حرام نەکەین ینی هەندێک جار بەوەی ئەم هەستیاری چاو و هەستیاری وەرزیەوە ئیتر دەرگا لە خۆی داخاو ناچێتە دەرەوە یخ بەخوا کوردستانیش ماشەڵڵامان لەوێ بەهار تەنها 2 مانگە لە کوردستانە سەوزایی تەنها 2 مانگە ئیتر هەمووی خۆڵبارین و گەرما و کەم ئاوی و یعنی مرۆڤی کورد تاکی کورد تەنها 2 مانگی هەیە چێژ لە جوانی سروش ببینێ چی بکەین لە ماوەی ئەو 2 مانگی یان 3 مانگی بەهارەیە بۆ ئەوی کەمێک لە نیشانەکانی هەستیاری چاو کەم بکەینەوە. گرنگترین شت خۆپارێزیە وەکو باسمان کرد بیدایەتی بەهار هەوڵ بە ئەو کەسە ینی زۆر نەچێتە دەرەوە یاخود ئەگەر چوو کاتەکەی زۆر نەبێ ئەگەر چوینە شوێنێکی سەوزاییەوە زۆر دەستکاری گژوگیا و گڵوشتەکان نەکەین
بۆ ئەوەی کە پارچە و هەنێ مادەی وردی کە پێوە بێ نەگوێزرێتەوە بۆ دەم و چاومان زۆر دەستکاری چاومان نەکەین لەم وەرزەیە ئەمە وەکو لایانی خۆپارێزی ئەوانەشی کە تەواو تەشخیص کراوە کە ئەم حاڵەتەی هەیە وەکو وتمان ئەتوانین پێشوەختە هەنێک قەتریان بۆ دابنین بۆ ئەوی کە نیشانەکانیان کەمتر بێتەوە بێگومان بەکارێنانی چاویلکە و ئەگەر سوتفە لە شوێنێکیش بوویت لە پڕ چاوت سووربوونەوەیەکی بۆ دروست بوو ئەتوانی مەسەلەن خێرا ئاوێکی سارد و فێنەکەی بەدەم و چاوتە دەستکاری چاوەکە نەکەی و دوورکەویتەوە لەو شوێنەی کە هەستیارێکی بۆ دروست کرد تا گەیشتی بارکانیەک شەپیاوانە باشترە ئاوێکی خۆخاوی کانی ساردە کاریگەری زۆر باشە کەواتە دکتۆر نازۆک و کۆتا ڕێنمایی بەڕێزت لێرەوە ڕێنمایی چێ بۆ کەسانەی کە تووشی هەستیاری چاو بوون بۆ نمونە لەم هەینیەوە ئەگەر چوونە ناو دەشت و دەر و سەیران و ئەم بابەتانە چی بکەن بۆ ئەوەی کە هەستیاری چاوەکەیان زیاتر لێ بەهێزتر نەکات ماسک باشە بەکاری بێنن ماسک بۆ چاو چۆنە بێت ماسک بۆ دەمولود بۆی هەڵاڵە نەچێتەوە ئا بە چاوتانێتەوە ماسکەکەش سوودێکی هەیە بە تایبەتی ئەگەر خۆی هەستیاری لووت و قورگەکەی بەهێزتر بێت تەبان ئەی پارێزێت لەوە بەڵام ناشکرێ ینی تۆ بچی بۆ سەیران و ماسک بکەی ینی تۆزێک خۆش نییە ینی کەسەکە نامرتاحە بێت چۆتە جەوێکی کراوە و بڵێ ماسککە تۆزێک سەیرانە داماوە بەڵێ وەکو ڕێنماییەک زۆر دەستکاری گژوگیان نەکرێت یانی ئەوە لە هەمووی گرنگترە ڕاستە تۆ ئەچیت و چاویلکەکە بێگومانەوە وەکو تیشکی خۆر و هەروەها ئەگەر ڕەشەبایەک یان تەپوتۆزێکی ژەبێ ناچێتە چاوەکەەوە دەستەکانە خۆش بە دکتۆر ناز عوسمان دکتۆرا لە نەخۆشی و نەشتەرگەریەکانی چاو زۆر زۆر سپاس کە لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان بوو بۆ پێدانی زانیاریەکان دەستەکانە خۆش ماندوومان کردی سپاس بۆ ڕۆژێکی خۆش زۆر سپاس بۆ جەنابیشت یەکەمین